بەناوی خوای بەخشندە و میێرەبان پاش سوپاس بۆ خوا و سوپاس بۆ جەنابتان وەکو دەستگای فام و سوپاس بۆ ئەو میوانە بەڕێزانە کە پێچێ هەندێکیان ساحب ماڵ بن ئامادەی ئەویان تایە کە لە سەعاتێک و زیاتر گوێ لە من و ئەم بەڕێزانە بن. طبعا سەبارەت بەو پرسیارە مامۆستا هاوکار میوانانی بەڕێز یەکێک لەو جەدەلەی کە بە درێژایی تاریخ لە دەروونناسیاوە لەو دەروونناسیەوانی کە خوێندویانە لەواچێت باش بزانن کە مێژوویەکی دوور و درێژی نییە وەک عیلم، بەڵام لە چوارچێوەی فەلسەفەیە لە چوارچێوەی ئاڕایی فەلسەفیە مێژوویەکی دوور و درێژی هەیە. بەهەرحاڵ یەکێک لەو جەدەلا و کێشە و فرەڕەهەندانەی کە بەردەوام ڕووبەڕووی دەروونناسان بۆتەوە بریتیە لەوەی کە شکڵگیری کەسێتی یا پێکاتەی کەسێتی لە ئینتاجی چێیە و لە ئینتاجی کام لە بەرهەمی کام دەستگایە. طبعا ئێماگەر لە پێناسەی کەسێتی و جەنابەت لە بیدایەت ئاماژەت بۆدا و دکتۆر محەممەد تاهاش ئاماژەی بۆدا کە ئێمە سەبارەت بە کەسێتی ئەگەر زۆر نەچینە ناو پێناسەکانەوە، طبعا ئەمە هەروەکو سەرەتایەک کەسێتی پێناسەی جۆراوجۆری بۆ کراوە یەکێک لەو کەسانەی کە بە ئیستینتاج لە پێناسە یا لە کۆی پێناسەکانی کەسێتیەوە پێناسی بۆ کەسێتی کردووە پیاوێکی میسری بەناوی حامد عەبدولسەلام زاران کە کتێبەکانی بە شێوەیەکی بەربڵاو لە عالەمی عەرەبیە و لە عالەمی لە ناوەندی ڕۆشنبیری و دەربوونی عەرەبیە ئیشی لەسەرەکرێ پێمان وڵەیە کەسێتی بریتێ لە کۆمەڵی خەسڵەتی جەستەیی دەرونی عەقڵی یا معریفی و کۆمەڵایەتی و ڕەوشتی کە کەسێک یا تاچێکی لە کۆمەلگایە لە تاکەکانی تر پێجا ئەکرێتەوە. لێرەوە ئەو پرسیارە دروستە بێت کە جەنابەت ئاماژەت پێدا و بەشێکی پەیوەندی بۆ هەیە ئایا کەسێتی چێ ئینتاجێکە چێ ئەگەر بریتی بێت لەم، چونکە کەسێتی بەتەنها نەبریتە لە لایەنە دەرونیەکە، نەبریتە لە لایەنە عەقڵێکە و نەبریتە لە لایەنە جەسەیەکە، چێ بەرهەمی هێنێ. طبعا سەبارەت بەمە لە ئەدەبیاتی دەروونناسیە بۆ چوونی جیاوازێ ئەم پیاوە بەڕێزانە و بەشێکیش لە جەنابتان کە دەروونزانیتان خوێندووە چاکە زان کە هەندێک لە زاناکان ڕەجی دەروونناسی یا ڕەجی کەسێتی ئەبەنەوە سەر لایەنە بایۆلۆژیەکە و باوەڕیان بۆ هەیە پێکاتەی بایۆلۆژی ڕۆڵی لە ڕەنگ ڕێژکردنی کەسێتی ئینسانە هەیە، کەواتە بەشێک لە کەسێتی ئینسان بەسراو بەلایەنی بایۆلۆژی بە کرۆمۆسۆمەکانی بە جیناتیەوە. بەشێکی تر لە کەسایەتی ئەمەیان زانایەکی وەکو یۆنگمان هەیە کە پێمان ئەڵێت کە کەسێتی یا شەخسیەتی ئینسان مێژوویەکی دوور و درێژی هەیە ئەکرێت لە مێژووی بەشەر لە مێژووی خودی بەشەر کۆنتر بێت. ئەو کاتێک کە بە بۆچوونی داروێن من ئەمە لە قەوسێکە دانێ مەرجووی قەنەعاتم پێی بێ ئەکرێت سەرەتای کەسێتی لەو کاتەوە هاتبێت کە مرۆڤ لە کاینێکی ترەوە تەتەوری کردو و گەشەی کردو. بەشێکی تر لە زانایان من مامۆستا من بۆیە وتم هەنێک خاصیەت هەیە کە ئێستا لە ئینسانە دەرەکەوێت، لەواچێت لە ناو پۆلە لە کاتی خوێندنا دەرکەوێت، لە بەردەم دایک و باوکە مناڵ تەمسیلی پێکات. ئێمە لە ژیانی ڕۆژانەمانە ڕەنگەیەتەوە مەسەر یەکێک لەوانەیە عەجاببوون بە یا سەرسامبوونە بە بەتەڵ باشە، یەکێک لەوانە نەزعی دایکایەتی و گرنگیدانە بە مناڵ لای دایک و باوک باشە. ئەمانە لە بۆچوونی یۆنگا پەیوەندی بە خودی ئێمە وەکو بۆ نمونە قادر وەکو هاوکار نییە، پەیوەندیەکی قوڵی لە دەرونی ئینسانە هەیە ئەکرێت بگەڕێتەوە بۆ 100 جیل و زیاتر پێشێسە. بەشێکی کە لە دەروونناسان باوەڕیان بۆ هەیە کە ئەم مامۆستا بەڕێزانە مامۆستا هاوکاریشەوە ئاماژەی پێدا ئەکرێت کەسێتی ئینسان ئەساسەکەی و بنیادی ئەساسی کەسێتی لە خێزانەوە بێت لە 6 ساڵی یەکەمی تەمەنە. طبعا یەکێک لەو زانایانی کام قەنەعەتەی هەیە فرۆیدەوەیشێکی کە لەو زانایانی کام قەنەعەتەی هەیە بۆڵبیە. ئەوان باوەڕیان بۆ هەیە ئەگەر لێرەوە تەقریبەن داخلی پرسیارەکە بین، ئەگەر لێرەوە داخلی وەڵاممانەوەی پرسیارەکەی جەنابەت بین، یەکێکی وەکو بۆڵبی و یەکێکی وەکو فرۆید پێش بۆڵبی باوەڕیان بۆ هەیە کە کەسێتی ئینسان یا ئەساسی کەسێتی بنچینەی کەسێتی ئینسان لەو کاتەوە دەست پێکا کە ئینسان لە خێزانە لەدایکە بێت و تا 6 ساڵی
تەواو بێت وە بۆڵبی لەوە یعنی حەسرێکە لە فترەیەکی دیاریکراوە وەلەوە بە شێوەیەکی کۆنکرێتی ناڵێ تر لێرە هەموو شتەکان کۆتاییان پێ بۆڵبی زانایەکی وەکو بۆڵبیڵێ لە 8 بۆ 18 مانگ کرۆکی کەسێتی ئینسان بە تایبەتی ئەوەی کە پەیوەستە بە دروستکردنی عیلاقەوە لەگەڵ کەسانی دەوروبەرا لێرادەهاندێت ئەو باوەڕی بۆ هەیە ئافرەتێک ئەکرێت لە 40 ساڵیە پیاوێک ئەکرێت لە 40 ساڵیە ئیمکانێتی ئەوەی نەبێت کە لەگەڵ ژنێکە هەڵکات وە 3 جار حاشە لە ڕووی جەنابتان و 4 جار تەلاقە درێت لە ژنەکەی جیابێتەوە ئەساسەکەی بگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەو مناڵە لە قۆناغی 8 بۆ 18 مانگیە فێری کارامەی عیلاقە نەکراوە لەلایەن دایکیەوە ئەو کاتێک کە دایکی لە باوشی گرتووە شیرەکەی یاوە تێچاوی نەبڕیوەتە چاوی نەیدوانوە گرنگی پێ نەداوە باشە نەبۆتە جێی سەرنجی حاشە لە ڕووی جەنابتان لەواشێ دایکەکە دەستی لە لوتیا بێت و شیرەکەی دابێت بە مناڵەکەی دایکی مۆبایلەکەی پێ بێت و شیرەکەی دابێت بە مناڵەکەی لێرەوە بۆڵبی پێمانەڵێت کە لێنێک دروستە بێت لە کەسایەتی و ئینسانەیە کە ناتوانێت کارامەیی پەیوەندی لەگەڵ کەسانی کە دروست بکات لە داهاتووە لەبەرەوە چ فرۆید وە چ بۆڵبی باوەڕیان بۆ هەیە کە ئاساسی کەسێتی لەم فترەیە داهاندێت لە بدایەتی مناڵیە و لە سەرەتای مناڵیە ئەگەرم سەرەتایە لە دایکبوونەوە تاکو 6 ساڵی بەری بۆ چوونێکی ترمان هەیە کە من لێرە بەستومەتەوە بە عینوان مامۆسایان ئەمەیان بەڕاستی گرنگە بۆ چوونێکی تر هەیە کە من بەستومەتەوە بە عینوان و بەناونیشانی با بڵێن موتارەکەی خۆمەوە ئەویش بریتە لەوەی کە کەسێتی ئەکرێت پێکاتەیەک بێت قابلی ئەوە بێت خەرق بکرێت قابلی ئەوە بێت لە هەموو قۆناغێکە طبعاً ئەمەش بۆ چوونی زانایانی لەسەر مامۆسایە من ئەگەر عەجیب نەبێ بەلاتانەوە بەسم لەوەی مەڵێن مناسەبەکەی کردە مناسەبەی ناوێنانی زانایان بەڵام هەر بۆ ئەوەی کە دلیل هەبێت لە بەردەسا من ئاماژە بۆ وایە کە هەنێک لەم زانایانە باوەڕیان بۆ هەیە کە کەسێتی ئینسان کەسێتی مرۆڤ بریتە لە پێکهاتەیەکی نەرم مامۆسایانی بەڕێز بریتە لە پێکهاتەیەکی مەرن و بریتە لە پێکهاتەیەکی نەرم لە هەموو کاتێکە بەردەوام لەو ڕۆژەوەی کە دەدایکە بێت تا ئەو ڕۆژەی بە قەبرا شۆڕێکەنەوە ئەتوانێت خۆی بەرهەم بێنێتەوە ئەتوانێت لە خێزانە لە هەموو لەحزەیەکە طبعاً دواتر باسێکەین ئەم خۆ بەرهەمهێنانەوەیە چۆنە بێت مامۆستا هاوکاتەوە چییە ئەم بەرهەمهێنانەوەی سەر لەنوێ دروستەکە بەڵام ئەوەی کە گرنگە ئەوەیە وەکو وتم ئەم قەناعەتە مامۆستا من ئەمەی کە ئێڵێم ئیجباری ناکەم بەسەر جەنابتان بەڵام ئەم قەناعەتە لای مامۆستا و لای دایک و باوک هەبێ باشە ئێمە قەناعەتمان بۆ شەخسیەت و کەسێتی قەناعەتێکی سابت نەبێت وامان یا با بڵێن لەو دیدەوە سەیری مناڵ نەکەین کە ئەوەی گرتی بە شیری تەرچی ناکاوە پیری بەتایبەت ئەگەر ئەمە بە مطلقی و بە ڕەهایی وەرگیرە مامۆستا بۆ چوونێکی زۆر هەڵەیە ئەگەر حتا هەنێک لە زاناکان باوەڕیان بۆ هەیە کە ئەو مەبدە و بنەمایی کە جۆڵۆک باوەڕی پێێتی وەڵێم مناڵ وەکو پەڕەیەکی سپی وایە هەر کەسێ ویستی لە ڕێگەی یاخود هەر کەسێک مەبەستی بێت ئەتوانێت لە ڕێگەی هەستەکانەوە کاری تێ بکات و شتی لەسەر بنووسێت بۆ چوونێکی هەڵەیە ئەگەر نەڵێن بەڕەهایی بە شێوەیەکی نیسبی لەبەرەوە ئەوەی کە پێشووتر منویسم ئاماژەی پێ بەم ئەوەیە کە ئێمە وەکو مامۆستا وەکو دایک و باوک وەکو وتم من ئەمە ئیجبار ناکەم بەسەر جەنابتانە بەڵام با ئەو قەناعەتەمان لا دروست بێت کە کەسێتی ئینسان قابلیەتی گۆڕانە قابلیەتی تەغییرە قابلیەتی تەتەور و گەشەکردنە ئەکرێت لە نقطەیەکەوە دەست پێ بکات بەڵام لە شوواکۆتاییەت یەکێکی وەکو ئەرەکسۆن تا 6 ساڵی با مامۆستایانی بەڕێز یۆنگ تا 40 ساڵیەی با سۆلیڤان باسی قۆناغی هەرزەکاری و زایدەن قۆناغی مناڵیەکە لەبەرەوە ئەوەی کە گرنگە ئێمە بیزانین ئەوەیە کە وەکو لە ناو نیشانینەکەەوە هاتووە ئەوەیە کە ئێمە وەکو تەبەن خۆتان لە من باشترە زانن کە کەسێتی ئێمە جاری وایە بەو چاوە سەیری کەسێتی مناڵەکەین کە بریتە لە دەفرێک هەرچی هەڵەسێت شتێکی تێفڕێ حاشا لە ڕووی جەنابتانی مەجاری وایە وەکو زەبالە وەکو ئەو سەڵی خۆڵەی کە لە ماڵەوە دانراوە دایک شتێکی تێپڕەیە باوکرد لە دوا ئەوە بە خوشکی گەورە و برای گەورە و مامۆسای ئایلی و حتا دوکاناری گەڕەک و ڕەفیق و برادەر و دەستگای ڕاهەچی هەڵەسێ شتی تێفڕەیە بەڵام کامیان ساغە بنەوە ئەمە گرنگە لەبەرەوە کەسێتی ئینسان تەبیعەتێکی گۆڕاوی هەیە و لە یەک نقطەیە بە تەواوی جێگیر نابێت لە دیدی زانایانی لەواچێت تازەترین یانیشی وەکو فیلیپ زیمباردۆی ئەمریکیە کە باوەڕی بۆ هەیە ئەکرێت ئینسان کوڕی ژینگەکەی بێت لە ئێستا لێرە و لە ئێستای مامۆستایانی بەڕێز و ئێمە هەر
بەشێک لە تیۆرەکانی دەروونزانی کە باس لە زەمانەکرێت چ زەمانێک کاریگەری و چ موسسەیەک چ کەسێک کاریگەری لەسەر کەسێتی ئینسان هەیە دایک و باوک یاخود مامۆسا و دایک و باوک یا دەستگای ڕاگەیاندن ئەوان باس لەوە ئەکەن کە کەسێتی ئینسان بریتیە لە کەسێتی ئینسان بریتیە لە تەفاعولکردنی ئەوەی پێشووتر لەگەڵ ئەوەی کە ئێستا و لێرەیە ڕوێت. با براتان نمونەیەکتان بۆ بێنێتەوە. ئێمە مناڵمان هەیە زۆر تووڕە و سەرکێشە باشە ئەم مناڵە لەوا چێت وا ناسرابێت کە کەسێکی تۆڕەیە وا ناسرابێت کە تەبعێکی تۆڕەی هەیە وا ناسرابێت کە کەسێکی هەڵەشەیە دوو مامۆسامان هەیە لە یەک ڕۆژە لە دوو دەرسی دوا بە دوایەکە و بەرەقەیەنەوە لە دەرسیەکی شانە هەفتای هێنا و لە دەرسیەکی شانە لەوا چێکەوت بێت باشە وەکووتمان ئەگەر وەکو تەبع وەرەگرت مناڵەکە مناڵێکی تۆڕەیە بەڵام دوو مامۆسا دەرەجەیەنەوە و ڕقەیەنەوە لە دەرسی ئینگلیزیە لەوا چێت چلی هێناوە باشە لە دەرسی کوردیا هەفتای هێناوە مامۆسای ئینگلیزی بەڕێزەوە بە احترامەوە بە تەقدیرەوە باشە بەشکۆ وەرەقەکەیات ئەم مناڵە لەوا چێت ئەم شکۆیە جۆرێک لە ئیسیجابە و وەڵامدانەوەی لا دروست بکات جیاواز بێت لەوەی کە مامۆسا کوردیەکە لەگەڵ مامۆسا کورد بە پێچەوانەوە مامۆسا کوردەکەیەت و دەرەجەشی زیاتر هێناوە هەفتای هێناوە بەڵام بە ئیهانە و وەرقەکایە بەتەلە ئایا هەر ئەم مناڵەی کە چل دەقەت لەمەوە پێش بە شێوەیەکی ئاسایی و طەبیعی وەرەقەی لە مامۆساکەوە دوتەوە هەمان ئەو مناڵەیەکە یا هەمان ئەو مناڵە ئەبێت کە وەرەقەکەی لە مامۆسای ئینگلیزی وەرەگرێتەوە ئەوەی کە ئێمە تێگەیشتوین ئەوەیە کە بە مطلقی ناڵێن ئەکرێ فەرقە بێ بەڵام بە گریمانەی ئەکرێ فەرق و جیاوازیەکی زۆر لەم دوو موقیفە هەبێت کەواتە ئەو جیاوازی ئەوەی کە مانایە بە شەخسیەت بە کەسێتی ئینسانەکە حتا ئەگەر لە مێژووی کەسێتی و ئینسانەیە تەبعێکی دیاریکراوی و یا کەسێتیەکی دیاریکراوی بۆ دروست کردبێ ئەوەیە کە ئێستا لە ئارایە باشە لێرە لەم پۆلا چییە بگوزارێت باش با نمونەیەکی وازەختر بینینەوە کابراک لەو سەرجادێ دامەکەت دەورە بینێت مامۆساجان بەس ئێمە با ئینسان نەکەینە زەحەی با ئینسان نەکەینە قوربانی نەست باشە وبالمناسبە نە لە عیلم نەفسا ئەو مبەڕرە بۆ نەست هەیە و نە لە قانونی شاتوو هەتا ئێوە بڵێ نەسم پێی وتم پیاوەکە بکوژم حاکم جۆ لێ ناکە باشە و لە عیلم نەفسیشا چێ لە جەنابتان کاتێک کە تەلەبەیەک هەڵا ئەکات چێ لە ئێمە وەکو مامۆسا قبوڵێکن بڵێن دا شعوڕمان پێمانی کرد کەی ئەم مبەڕێرەی گونجاوە لای ئێمە لەبەرەوە ئەکرێت ئێمە من ئیمانم بە نەست هەیە تا سەر ئێستان و ئیمانم بۆ هەیە بەشێک لە سلوک و تەسەڕوفەکانی ئینسانەکە و نەژێر کاریگەری نەستەوە بەڵام نەست بە شێوەیەکی حتمی تەئسیر لە ئینسان هەر ئەو نەستەی کە جەنابە دووتێ ئەگەر نەستێکی یا سلبی و خراپ بێت نێگەتیڤ بێت ئەو کەسەی کە ڕوبەڕوویە بێتەوە توانێ نەرمیکە باشە ئەو کەسەی ئەگەر مامۆسایەکی نەرم بێت ئەگەر مامۆسایەکی لێ هاتوو بێ مامۆسایەکی کارامی بێت دەتوانێت ئاراسەکەی بەلایەکی ترا هەبێت یەکی هەر یەکێکی وەکو فرۆید مامۆسا و کار هەر پرسیارەکەت کردوە وەرتر جوابی و مۆزوع بمەوە یەکێکی وەکو فرۆید باوەڕی بۆ هەیە کە زۆربەی زۆری سلوک و ڕەفتارەکانی ئینسان ڕەنگدانەوەی ئەو غەریزەیان لە ئینسانەکە غەریزەی جنسیان پێوەستە بەڵام مجتەمع توانێت ئەم غەریزەیە بە ئاراسەی ترا بەرێت دەتوانێت شتیکەی لێ دروستکات کۆمەلگا توانێت ئەم ئینسانە ئەم غەریزە جنسیە لای ئەم ئینسانە بکات بە بابەتێکی ئەدەبی ئینسانەکە لە باتیەوەی بێ بە کەسێکی جنسیە بێت بە ڕۆمانوسێکی مهم بە ڕۆمانوسێکی گرنگ باشە لەبەرەوە مەبەستم لەوەیە ئەوە کۆمەلگایە شکڵگیری بەو بابەتاناکە کە لە نەستی ئێمە هەیە بەڵحاڵ با لە مۆزوعەکە دوور نەکەم وسم نمونەیەکتان لەسەرەوە بۆ بێنمەوە کابراک لەو سەرجادەیە کەسێکی هەڵەشیە لە ماڵەوە کەس ناوێری لێ بکەوێت حەچی هەموو هەڵسوکەوتێکی بە بۆچوونی خۆی لەژێر دەسەڵات بەتایبەتی لە حاڵەتی تووڕەبوونە ئەوەی بێوێت ئەوەی مەبەسی بێت ئەوەی بێوێت ئەیڵێت وەیکات لەو سەرجادەیە دامەکات هەر بەڕاست مامۆسانی ئەوش قەنەعەتتان نییە کەوا بێت ئەم کەسە کە دابەزێت لەواچە لای خۆیەوە تێڵاکە هەیە هەر لە ئەساسا لە ماڵەوە کە دەرچێت و بەردەوام شتێک لە کلکەپاتشە لە لای عینەکەی کوشتنەکەیەتی بڕیارەیە کە دابەزی شتێکی وا بەرێ و بیاە بەس ئایا بەڕاستی ئەم پیاوە ئەو تەبعی تووڕەیی دەلیلە لەسەرەوەی ئەماکات کە دابەزی هەر بۆ نمونە ئەگەر مەسوولێک بێت و سوا حیمایی لەگەڵا بێت
بەچەکەوە دابەزین استیجابە وەڵامدانەوەی بۆ ئەو شوێنەوە ئەو کاتە ناگۆڕێت ئەگەر پیاوەکە پێ حاشە لە ڕوو جەنابتان پیاوێکی عاتفی بێ وەکو عادلی مامەڵێ ڕۆمانسی بێ و ئافرەتێکی جوان دابەزێ 180 بلە پێچەوانە نابێتەوە هەر بەڕاستی وایە مامۆستا من کوڕێکی برادەر ئێسەش ماوە باشە هەر بە سزمانە تەواو بەشێک لە جەنابتان لەواچێ و سەردەمەتان لەبیر بێ ئینسان کە سەردەمووی هەر لە هەشتاکانە و پێشووتر خراپتر بووە کە ئێمە نەخۆشە کەوتین جاری وا بوو 3 مانگ دوو لە ڕوو جەنابتان چڵم بەلوتمانەوە بوو وەک کانی وا بوو ناویان ناو بچڵمە مامۆستاج باشە هەر چڵمە بوو لە مەکتەبیش لای ڕەفیق و برادەرەکانی بەشێک لە مامۆستاکانی چڵمەوە ببوو بە چڵمە بە سزمان یعنی ئەیوب من خۆشم لێ بوو بە چڵ باشە بەردەوام لوتی تەڕ بوو یەکێک لەوانەی کە ئیلتیهابی مزمینی هەبوو ئەم ئینسانە مامۆسایەک تەسەووری لەسەر گۆڕی تەواو ئێمە بە خەڵکیشی لادێی بووین بە ناشکری نەبێ لادێی بوون عیب نییە مامۆستا وتی مامۆسایەکی ئافرەتی بۆ شناخمان بۆ هات ئەجابە ئەم نمونەیە بێنمەوە ئەمجا کابرا مامۆسایەک هەموو مەفهومی حیاتی پێگۆڕی مامۆساکە ڕۆژێ پێوکە مناڵەکان پیان بوو چڵمە مامۆسایەکی تازەی جوانیان بۆ هاتوو مامۆساکە پێوت بوو تۆ زۆر ڕۆحسووکی و ئێسک سووک و جوان ئیتر تەبان ئەمە لێرە باشە لێرە تەسبیت بوو ئەکرێت من شتێکی تر بم ئەوە نەبم کە پێشوت بەنسبەت جەنابەتەوە کە باسی کە مەسەلەی پیرە پیا و پیرەژن یا کەسە بە تەمەنەکان یا ئەوانەیە کەونە سەر و قۆناغی نوزجەوە مامۆساجان ئێمە من ئەڵێم ئەمانە قابلی ئەوان هەیە لە دیدی فرۆیدا مەسەرن ئێمە ئەگەر بگەڕێنەوە بۆ تیۆری عیلمەکان باوەڕمان بۆ هەیە حاڵەتی تەسبیتی پێوتێ فیکسیشنی پێوتێ وەکو جەنابەت باسێکە لە دیدی سلوکیەکانەوە باوەڕمان هەیە شت ئەبێ بەخوو لای ئینسان کە بوو بەخوو زۆر بە زەحمەت تەرکە درێ زۆر بە زەحمەت ئەگۆڕێ و گۆڕانکاری تیاکرێ بەڵام مامۆسایانی بەڕێز هەر ئەو خۆی کە جەنابەت ئاماژەت پێدا بووێت هەر ئەو خۆی کە سلوکیەکان ئاماژەی پێیەن هەنێکیان ئێمە طریقەیەکمان هەیە لە گۆڕ لە تعدیلی سلوکە طریقەی فڵەدینی پێوترێت غەمر بە عەرەبی باشە سلوکیەکان هەنێکیان باوەڕیان بۆ هەیە ئەکرێت لە ڕێگەی یەک دەفعی سەدەمیەوە بگۆڕێت دەفعەیەکی شۆک ئامێز باشە مەسەرەن من ئاوا بجاری وایە بۆ نمونە ئەوە ترس لە مەسعاد ترس لە مامۆسایەکی دیاریکراوە ترسم لە مامۆسایەکی دیاریکراوەیە بەڵام ئەکرێت لە ڕێگەی سلوکێکی لە ڕێگەی نەرمیە کە ئەو مامۆسایە لە مووقفێکی دیاریکراوە بەرامبەر بە منەی نوێنێت ئەو حاڵەتە تەریک بەم لەبەرەوە ئەوەی جەنابەت باسی کە لەلایەک ڕاستەکە ئێمە تووشی تەسبیتە بین لە ڕایەک ڕاستەکە ئێمە هەنێشت ئەبێ بە خومان گۆڕینی زۆر زەحمەتە مامۆستا شت کە بوو بە عادە لای ئینسان کە بوو بە خوو گۆڕینی زۆر زەحمەتە بەڵام لەگەڵ ئەوەشە مامۆستا نابێت ئەو هیوایون کاتە ئەکرێت تەسەڕوفێکی من کە ئەکرێت نەرمیەکی من کە ئەکرێت ڕێزگرتنیەکی من کە ئەکرێت گرنگی پێدان و تەرچیسێکی من لە پۆلە کە ئەکرێت لا لێکردنەوەیە کە ئەکرێت من پێتانە لە مامۆستا ئێمە تەلەبە هەیە ئەزان لەسەر چی تەسەوری بۆ مامۆستا گۆڕاوە لەسەر چی پۆلی خۆشویستووە لەسەر ئەوەی کە تعزیان هەبووە باشە لە دوای تعزیەکە کە هاتۆتەوە یەکێک لە مامۆستاکانی لە مناڵەکە یا تعزیەخواری هەساوە مناڵەکەی هەسانووە خۆشی و پۆلەکەش تعزیەخوانیان لە مناڵەکە کردو باشە خۆشی وتە مناڵێکی پۆلی دوی ئیبتیدای لەبەرەوە ئەکرێت ئەوەی کە مامۆستا باسی کردەوەی کە لای ئێمە ئەبێ بەخوو ئەوەی کە فیکسیشنەکە یا تەسبیتی پێوترێت لە کەسێتی ئینسانە لە ڕێگەی یا کۆمەڵک ڕێگەمان هەیە بۆ گۆڕین ئمە ناکرێت باوەڕمان بۆ هەبێ مرۆڤ لە 6 ساڵی ئەو کوفرۆی دەڵێت شخصیەتی چۆن سابت بوو چۆن جێگیر بۆ ئاوا ئەمێنێتەوە ئەگەر وا سەیری کەسێتی و شخصیەتی ئینسان بکەین ئیتر ئەکرێت ئەی عەقڵی ئینسان لەکوێ ئەی قابلیەتی گۆڕان لەکوێ ئەم جا ئێمە مامۆستا هاوکاروە مامۆستانی بەڕێز یەک مسلمانین دوو ئینسانی هەر بەڕاست ئێمە وەکو مسلمان بەشێک لەوانی کە لەگەڵ ڕەدووی پێغەمبەر کەوتون لەگەڵ پێغەمبەرەکە ڕۆشن و درودی خۆیان لەبێ بوون بە سەحابە هەر پێغەمبەر خۆی لە 40 ساڵیا بووە پێغەمبەر هەیان بوو تەمەنی 80 ساڵ بوو هەیان بوو تەمەنی 70 ساڵ بوو ترتیایە بوو لە مناڵەوە تا ئەمانە چۆن گۆڕان چۆن قەناعەتیان هێنا چۆن ئەم فکرە لەناو قەومێکی دۆگما عەقلی وەکو عەرەبا گۆڕانکاری بەسەرا لەبەرەوە
ئەوەی کە گرنگە بە نیسبەت ئێمە وەکو دایک و باوک وەکو مامۆسا ئەبێت با من ئەچمەوە جارێکی کە چوارچێوەی عینوانەکەم جا جوابی ئەو پرسیاری مامۆسا شێمەوە ئەم گۆڕانکاریانە چۆن دروست ئەکرێت ئەبێت باوەڕمان بەوە هەبێت باشتر وایە باوەڕمان بەوە هەبێت کە کەسێتی مرۆڤ قابلیەتی گۆڕانی تایە کەسێتی مرۆڤ صفەتێکی مەرون و نەرمی هەیە کەسێتی مرۆڤ ئەشێت ئەم ڕۆی لەگەڵ بەیانیا جیاواز بێت وەکو چۆن دوێنەی لەگەڵ ئەم ڕۆیە بەڵێ لەو کاتانەی کە نیازی گۆڕانکاری هەیە نەسیحەت و ئامۆژگاری ڕۆڵی زیاتران نیشاندان و هەڵبێزواندن ئەزانی مامۆساکار کامیان طبعا ئەمە کە یەکەم بەپێی تەمەنە گۆڕێت ئەکرێت تەمەنی ئینسان ڕۆڵی لەو مۆزوعە هەبێت و ئەکرێت پێگەیشتنی عەقڵی ڕۆڵی لەو مۆزوعە هەبێت باشە و ئەکرێت ئایا من کامیان بەکەڵکەمێت کامیان مای سوودەلا باشە کابرایەکی دەوڵەمەند کە خۆی خواردنی هەیە ئەبێ بە نەسیحەت لەگەڵیا بڕۆی هەیەی ئەتوانێ بیخوا باشە ئەتوانێ بیخوا لێرە ئەکرێت نەسیحەت و ئامۆژگاری ئەکرێت ئەوەی کە ڕێنمایی پێوترێت چونکە ئەو هەیەی بیخوا یەکەمیان ئەکرێت تەمەن ڕۆڵی هەبێت طبعا تەمەن خوا مامۆسا بە ناوی تەنمەی بەشەریەوە هەنێشت بڵاو بۆ تۆش بە مەطلقی ڕەهایی وەرمەگرن دەڵێ مناڵ ئەوە وەرەگرێت کە ئەیبینێت ئەوە وەرناگرێت کە ئەوەی کە بەرجەستەیە نەگەوەی کە ئەیبینێت مناڵ هەموو زمان کە فێرە بێت لە ڕێگەی بینینەوە فێر نابێت باشە مەبەستم لەوەیە ئەو چەمکانە کەیەن لێرە ئێمە معاملەی لەگەڵاکەین بە ئەوکو خۆی بیان بینین مەبەستم لە تەمەنەوە بوو مناڵ ئەکرێت ئێمە لەگەڵ مناڵە ببین بە قود و مامۆسا ئەکرێت لەگەڵ مناڵە شتەکانی پیشان بین ئەکرێت لەگەڵ مناڵە شتی بەرجەستە بەرهەست طبعا نەمە بە سالۆزیواڵت باشە فڕۆ بلواڵە دەوانەی کە لەگەڵ مناڵی ڕەوزە و مناڵی سەرەتاییە ئەوەی کە ئەتەوێت بیکەی بە مەهارەت و کارامەیی ژیانی لای مناڵ شتەکان بەرجەستە بن باش شتەکان بە عەمەل باندۆرا واڵە دەبێت نموزەجی پیشان بین مامۆسایانی بەڕێز لەبەرەوە بەنیسبەت مناڵەوە ئەکرێ ئەمەیان گرنگ بێت بەڵام بەنیسبەت کەسێک کە عەقڵی توانای ئیدراکی گەیشتۆتە وەک بیاجیاڵت گەیشتۆتە تەفکیری ئەوەی کە قۆناغی تەفکیری مجەڕەدی پێوترێت مەعاملەکردنی مجەڕەد و ئەبستراک لەگەڵ شتەکان ناکرێت نەسیحەت و ئامۆژگاری بە کەڵکی بێت وەکو وتم کامیان گرنگە بەنیسبەت ئەوە کامیان بە کەڵکیەن کامیان کەڵکەکرێت دەکرێت ئەمە ئیسفادەی لێ بکرێت لەو وەک وەڵامێک بۆ ئەوەی کە خێزانەوەی جەنابەت لە سەرەتایە خێزان ئایا خێزان ڕۆڵی گرنگی هەیە لە پەروەردەکردنی مناڵە لە تەشکیلکردن و فۆرمەلەکردنی کەسێتی مناڵە یاخود قوتابخانە ئەمە مامۆسایان کامیان ئەبێت و کامیان ضرورە کاریگەری هەبێت لە ڕاستیە چێ ئەیبێت وەڵامەکەی جیاوازە لەوەی کە چێ هەیەی باشە ئێمە گەر بڵێن چێ ڕۆڵی سەرەکیە بینێت لە تەشکیلکردنی شخصیەتی ئینسانە مامۆسا دەستگای ڕاگەیاندن مەلای مزگەوت یاخود مەکتەب و قوتابخانە کەوتۆتە سەر کۆمەڵێک هۆکار مامۆسا ئەمە کەوتۆتە سەر ئەوەی کە یا ئەمەی کە ئێمە کاممان زیاترین بەشداریمان لە فۆرمەلەکردن و تەشکیلکردنی کەسێتی مرۆڤ هەیە وەک مامۆسا وەک دایک و باوک کەوتۆتە سەر کۆمەڵێک تەکنیکە لە ژیانی ڕۆژانیا بەکارێنین یەکێک لەوانە مامۆساجان مناڵ بەگوێی ئەوەکە مناڵ ئەچێتە سەر مەزهەبی ئەوە مناڵ دوای ئەوە ئەکەوێت کە پێداویستەکانی تێرەکە چێ پێداویستەکانی مناڵ تێرکە پێداویستی مادیە پێداویستی معنەی باشە چێ توانایی دابینکردنی پێداویستیە مادی و معنەویەکانی مناڵی هەبێت مناڵ دوا ئەوەکە گەر باوک و دایک توانیان پێداویستەیە مادی و معنەویەکان بۆ مناڵ دابین بکەن و تێری بکەن باشە مناڵ ئەبێتە تابعی دایک و باوک و ئەکرێت لە ڕوەکانی کەشەوە هەر بەبا ئەو باوکەی کە ناڵم بەپێی طبعاً زیاترین مەبەستم لەوەیە بەپێی پێویستە ئەو باوکەی کە یاری باش بۆ مناڵەکەی کڕێت ئەو باوکەی کە تا ڕادەیەک لە مناڵەکەیەگات ئەزانێت چی پێویستە ناڵێ هاوسەر سوود بێت بۆی هەیە مامۆساجان خواوەکو وتم ئەم شتانە بەڕەهایینین بۆی هەیە تاسیر و کاریگەری لە مامۆساکانی زیاتر لەسەر مناڵەکەی ئەو باوکەی کە لە ماڵەوە سعی زیاتر بە مناڵەکەی کاتوە مناڵەکە هەستەکە باوکی لە مامۆساکەی زیاتری پێ لە کۆمەڵێک ڕۆوە بۆ هەیە تاسیری لەسەر چونکە ئەو پێداویستی کە پێداویستی معرفی پێوتێ مناڵەکە هەستەکات باوکی باشتر تێرێکات لە مامۆساکان لەبەرەوە نوقتەی یەکەم پەیوەندی بەوە هەیە ئایا ئەم کەسە
چێ پێداویستی چێ مامۆستا مەسەلەی ئێحتیمام مەسەلەی دابینکردنی ئاسایش دوو تەواان پێداویستە مادیەکان جەنابتان نازان خواردنەوەیە حاشا لە ڕووی جەنابتان سێکسە پێداویستە دەروونیەکان لە دوو پۆلی یەک مەکتەبە چ مامۆستایەک بتوانێت گرنگی زیاتر بە مناڵەکان بات باشە لە ڕۆ کۆمەڵایەتێکەوە چاوی زیاتر لەسەریان بێت چاوی بگێڕێت و عەدالەت ئەوەی عەدالەتی تەرکیزی پێوتێ مامۆستا ئەوەی عەدالەتی تەرکیزی زیاتر لای مناڵەکان بێت باشە ڕێزیان لێ بکرێت حساب بۆ پێگەیان کات ئەکرێت ئەم مامۆسایە تاسیری لە دایک و باوکێک کە ناتوانێت ئەم پێداویستیانە بۆ مناڵەکەی بۆ هەمان مناڵ لە ماڵەوە دابین کات کاریگەری زیاتر کەواتە نقطەی یەکەم مامۆستا لە مەکتەبیش و لە ماڵەوەش هەر باوک و دایکێک هەر مامۆسایەک توانی پێداویستیە مادی و معنی پێداویستی ئاسایش مامۆساکە یەکێکە لەو پێداویستیانە کە ئێمە زۆر حساب و کتابی لەس ئاسەمەوە بەسم لە ئاسایشی دەرونیە ئاسایشی جەستەیی و ئاسایشی دەرونیش بەپلەی هەر مامۆسایەک ئاسایشی دەرونی بریتە لەوەی کە تۆ مناڵەکە بە ناوی خۆیەوە بان بریتە لەوەی کە گوێ لە مناڵەکە بگریت کاتێککە پرسیارت لێکا وەڵامی بیتەوە لە شوێنێکە کە پێویستی بە وەڵام هەیە باشە توانای تەرکیزکردنی مامۆسا ئەو مامۆسایی کە تەلەبە پرسیارێکی لێکات و پشتی تێ هەڵەکات جوابێتەوە باشە جوابی پرسیارەکەیاتەوە مامۆسایە کە تەسیری لە مامۆسایە کەمترە کە بە دیار تەلەبەکانی هەوەسێت و تەرکیزیان لێکە بە چاو سەیریانەکات و لەوە چێت تەفاعولێکی ڕەمزی و جەستەییان لەگەڵا بکات لە کاتێکا کە پرسیاری لێکرد ئەگەر یەک دوو دەقەمان بەنێ مامۆسابە لەبەرەوە یەکەم نقطە کە گرنگە چێ کاریگەری لەسەر کەسێتی ئینسان هەیە کە تەشکیلی کەسێ ئەو کەسی کە پێداویستی بۆ فێرعون زینوکەرەوە پێدا فێرعون موسا بۆ تابوو بۆ پێغەمبەر لە ماڵی فێرعون ئاباسودیش لەبەرەوەی پێداویستەکانی بۆ دابین کراوە یەکێکی کە لەو شتانەی کە ئەزانی ئەچێتە دەستگاکانی ئەعدام ئەگەر ئەویش نەبوو ئەو کاتە حرمان ڕۆیە دەوەی کە بێبەشبوونی مناڵی پێوترێت حرمان بێبەشبوونی مناڵ و بێبەشبوونی مناڵ کەسێکی برسی بۆ دروستەکە لە ڕووی عاتفیەوە کەسێکی برسی بۆ دروستەکە لە ڕووی جەستەییەوە ئەوەی جەنابەت باسەکە ئەگەر تۆ نەتوانی پێداویستی بۆ مناڵ مەکتەب نەیتوانی پێداویستی بۆ مناڵ ئەیتر ڕوو لە ئەوە کۆتم حاڵەتی حرمان ڕۆیە ئەوە حاڵەتی حرمانیش حرمانێکێکە لە هۆکارە هەرە خراپەکان بۆ دروستبوونی نەخۆشی نەفسی و دروستبوونی کەسێتی نائاسایی یەکێکی کە لەو هۆکارانی کەواکەن کە کەسێتی ئینسان بەلایەکە ساخ مەسەلەی ئەعجابە مامۆسا تۆ معجەبی هەر بەڕاست سەرسامی بەچێ سەرسامی بەچێ لە ژیانتا بەتەبەن ئەمە لای مناڵیش هەیە چێ وترێت بە مستەڵەحە گەنجانەکەی چێ سوپرایزەوە دروستەکە چێ بێتەمایی سەرسامی لای تۆ تۆ هەنێک ناوە هێنم لێرەوە مەسا بەس بە نەچێتە بابەتی تەشیرەوە خوا ئاگادارە من حەدم نییە تەشیر ئایا تۆ بۆ نمونە لە مەسەلەی هونەرە خدر بێگەڵاسی مامۆساتەیە حەمیمام لێو حەسەنزی باش معجەبی بە کامێ وبالمناسبة من مهینێکە بوو برادەرێکە بۆی ژیرم خواڕۆ بەدەست مناڵەکەمەوە یەک هەفتە سعیم پێکردوە لە ئینگلیزیا باشە یەک جوملەم لە عینێکی بە لە ڕیدینێوە لە بەرنەکە وتی سەیرەکە مۆبایلەکەی پێیە باشە زمانە سەیرەکەی خدر بێگەڵاسی لەوەرکرد وتم کوڕم ئاخر من هەفتەیەکە سعی بە مامۆسایە جا بەهونی وتی قایار فریام تۆم کوڕە لە خدر بێگەڵاسی ماوجات یعنی وتی من چی لەگەڵم کوڕاکەم وتم وەڵام ئەگەر بۆ زمانی و جاوتم ئەرۆ زمانێکی کە فێر بوو مویم وێ زمانی فێر بوو و لەوەش خراپتر وتی دایکیشی بەدەمێەوە گرتە بکە سەوتیایە دایکیشی بامان زمان قسەیەکە لەبەرەوە مامۆسایان هەر بەڕاستی طبعا ئەمە نمونەیەکی بەسیطەمە وەسمان سوودادی بە کەس نییە من لە باوکم فێر نابم ئەوە مامۆسای مەکتەبەکەش فێری نەکردبوو چێ فێری کرد خدر بێگەڵاسی فێری زمانێکی کە هیچ معنایەکی نییە کەواتە مەسەلەی ئەعجاب چۆن دروستەکرێ مامۆسا جاری وایە ئەعجابی مناڵ بە دایک و باوک لە ڕێگەی هەڵسوکەوتەوە لە ڕێگەی ئەوەی کە شتێکی جیاوازی پیشانێ مامۆسایەک جاری وایە ئێمە یادی بەخێر یوسف حەمەد ساڵح مامۆسای لەوا چێت هەمومان دەدە و پیاوە ئەبێ عیلم لە دەستی مامۆسایە وەک هەویر وایە چیزەوە جاری وایە پێبوونی عیلم سەرسامی لای مناڵ دروستە باشە ڕازگۆیی مامۆساکە سەرسام ڕێز و احترامی مامۆساکە سەرسامی لەمسەکە لەبەرەوە
وەڵامی ئەوەی جەنابەت یەکێکی کان ئەوەیە ئایا بەڕاستی مناڵ معجەبە بەمیان یا معجەبە بەیان معجەبە بەوەی ئەنتەرنێتەکە و ناو فەیسبووکەکە معجەبە شخصیەت و کەسایەتی مامۆساکە یەکێکی کە لە هۆکارەکان چێ دەرفەت دروستەکات مامۆسا مەسەلەی دەرفەت دروستکردە ئەمڕۆ یەکێک لە تەیارە یەکێک لە تەوژمە هەرە گرنگەکان لە مەسەلەی پەروەردە و فێرکردنا لەسەر مەواسی هەر بەڕاستی ئێمە ماڵمان دەرفەتی ئەوەمان بۆ دروستەکات وەکو مناڵ زیاتر با بۆچی مناڵ ڕقی لە مەکتەب لەبەرەوەی پێدەڵێ سەعات 6 بەیانی هەستە و 7 بەیان خۆت ئامادەکە و 7 بەیانی چۆ بۆ مەکتەب لە خەو بێ بەشێت باشە دەرفەتی ئەوەت بۆ پێنادا کە زۆر بخەوی دەرفەتی ئەوەت پێنادا کە زۆر بیاری بکەیت بە قەدەرەوەی کە لە ماڵەوەی دەرفەتی ئەوەت پێنادات کە زۆر تەفاعل و عیلاقە یا ئەوەی کە پەیوەندی کۆمەڵایەتی بێسنووری پێوترێت لەگەڵ دایکا لەگەڵ باوکە لەگەڵ خوشکە لەگەڵ ڕەفیق و برادەری گەڕێت کەواتە یەکێکی کە لە هۆکارەکان ئەوەی واکات من تەسیرم ئایا من وەکوتم وەڵامیان پرسیارە بەڕەهایی نادرێتەوە ئەکرێت کەسێک لە بەباوکی بە دایکی معجەبتر بێ لە مامۆسا دایک و باوک دەرفەتی ئازادی زیاتری بۆ دروستکە بە پێچوانەوە ئەگەر مەکتەب من لەمەیان لەواشە گلی یەکم لە مەکتەبە ئەهلیەکان و لە مەکتەبی خۆمان هیچەوە بە ناشکوی نەبێت دەستمان لێ شۆردووە بەڵام گلە یەک لە مەکتەبە ئەهلیەکانیش هەبێت یعنی مەکتەبە ئەهلیەکان یا چ مەکتەبی خۆمان ئەوەیە کە حساب بۆ ئەوە ناکات دەرفەت بۆ ئینسان دروست کات مامۆسا دکتۆر محەممەد تەها و دکتۆر دیاری شەزانن ئەریک فرۆن پێمانەڵێت کەسێتی سەلیم بەرهەمی کۆمەڵگەیەکی سەلیمە مامۆساج کۆمەڵگەی سەلیمیش بریتێ لەو کۆمەڵگایی کە ڕێگە بە تاکەکان هات قدرەتی عقلی قدرەتی نەفسی و دەرونی وەکو تعبیر لە قدرەتی نەفسی و دەرونی تعبیر لە قدرەتی عقلی وە قدرەتی جەسەدی بوو هەر کۆمەڵگایەک دەرفەتی لە بەردەم تاکەکانیا دروستکێ ئەگەر ئەو کۆمەڵگەیەکی بچووکی وەکو خێزان بێت ئەو ئینسانە ئەکەوێتە ژێر تەسیر و کاریگەری کەسێتی و ئینسانەکەوێتە ژێر تەسیر و کاریگەری ئەو مؤسسەیەوە ئەگەر قوتابخانەش بێ بە هەمان شێوە کەواتە تۆ ئەگەرەتەوە قوتابخانەیەکی باش بیت ئەگەرەتەوە مامۆسایەکی باش بیت دەرفەت بە بەوەی کە مناڵ بڵێ بەقەدەر خۆی مامۆسا ناڵم تەجاوز کرد دەرفەت بە بەوەی کە مناڵ بجوڵێ چونکە خواسی مناڵ جوڵەیەوێ لە مەڵێ ئەمە دەرسەکە دەرسی فیزیا چیمیایە زانستە مەجالیەوە کەواتە بجان ئەبا یەک دەقیەک نوقتەی کە ئەگەر چیە بەس ئەم نقطەیە و ئیتر نای خوای لێن پشت بەخوا مەسەلەی چێژ مەسەلەی تێرکردنەکە لەگەڵ چێژیشا فەرقی هەیە ئەوەی کە ئەمڕۆ باسێک لێت دێمە خوارد نەخۆین جاریوە لەبەرەوەی خوین کە جەسەمان پێویستێتی مەرج نییە چێژ لە هەموو خواردنێ ببینین بەڵام لەوا چێت هەموو خواردنێ بخۆین مامۆسا چێژ دروستەکات چێژی دەرونی باشە چێژی جەستەی چێ ئەتوانێ ئەم چێژە بابەت و باشە ئێمە مامۆسامان هەیە کە قساکات هەستەکەی هونەرمەندێکی گەورە قسەت بۆ ئەو فیزیات بۆڵێتەوە مامۆسا خوام و بینی حاڵە مامۆسا حەمەعەلی معروف کە فیزیایە وتەوە من هەستمەکەی حەسەن زیرە گۆرانی بووە باشە لەبەرەوە چێژی دەرونی هەبوو قسەکانی تۆنی دەنگی باشە نمونە هێنانەوەی ئەو تەنسیق و هارمۆنیەتەی کە لە شێوازی پێشکەشکردنی دەرسەکە هەڵس و کەوتی ئەوەی کە بەدی لانگویج و زمانی جەستەی پێوترا خۆکردن بە ساحەبی تەلەبەکان هەموو ئەمانەوەیە کرد کە تۆ هەستکەیت چێژ ئەبینی مامۆستا لەبەرەوە ئەمڕۆ ئەگەر بگەڕێ حتا ئەگەر لە جۆخزێکی بچووکی شابێت طبعاً لە جانجاگرۆسۆ تاکو ئەمڕۆ کە مەدرسەی سۆمەڕێڵ هەیە و مەدرسەی مۆنتیسۆریش بە مەفهومە شێواوەکەی خۆمانیە قوڕیان کردەوە سەر مۆنتیسۆریش تەسەوت تەمەناکەم جەنابتان نەڵێن لەسەرەوە من نەجاڕن چونکە ئەوەی کە لێرە جێبەجێکرێت لەگەڵەوە یان مۆنتیسۆری داوای کردو ئەرزوو ئاسمانی فەرقە ئەساسەکەیان چێژە مامۆستاجی تۆ چۆن ئەتوانیت یا چێژ ئەیا بە منە باشە چێژەیە کام مێنە کام مامۆستا کام ڕوودا و حەدەس کام کەسێتی چێژەیە بێتەوە ئەمە ئەبێتە سەبەب بۆ ئەوەی کە دەلاقەیەک لە دەروون تا دروست کات و پێگەیەک بۆ ئەم کەسە ئەم ڕووداوە لە دەرونی ئەم کەسە دروست بێت و ئینسانەکە یا حەدەس و ڕووداوەکە لەگا دانیشێت من لێرا کۆتایی بە قسەکان مێنم و ئەگەر فەردبوونێکە بێت من داوای لێبوون دەکەم سواز بۆ جێگرتنتان فام هەمیشە پێشەنگە